ساڵتان لێبێت هاوڕێیان لە ڤیددیوکی نوێ گەڕینە وڵاتان لە کەناڵی ڕێگەوە. لە ڤیددیو ئەمڕۆمان باسی TLPەکەین، تەکنۆلژی لێرنینگ پلتفۆرم. ئەو پلتفۆرمەی کە چەند ڕۆژێک پێش ئێستا لە پیجەکەمان بڵاومان کردەوە. خەڵکێکی زۆر نامەی نرد و خەڵکێکی زۆر پرسیاری هەبوو چێ لە مەبەستی وێبسایتەکە چێ لە چۆنێتی دروستکردنی وێبسایتەکە. ئێمە هەوڵەدەین لەم کورتە ڤیددیۆیە ئەو شتانە بۆ هەردوو لا ڕوونکەینەوە کەسانی کە خۆیان دیڤلۆپەرن و ئەیانەوێت زانیاریان هەبێت لەسەری یان ئەو کەسانی کە تەنها یانەوێت سوود لەم پلتفۆرمەوە وەربگرن. کە بڵاومان کردەوە تقریبان لە ماوەی 24 ساعتە 2000 نەفەر چ بووە سەر وێبسایتەکە. پیجی فیسبوکەکە و لینکی پلتفۆرمەکە تانش بەدایم لە دیسکریپشنی ڤیددیۆکە هیوادارم سەردانمان بکەن و لەوێش فۆلۆمانکەن. بۆیە من حەزم کرد کورتە ڤیددیۆیەک دروستکەم و باسیکەم بۆیە با دەست پێ بکەین یەکسەر. ئەمە پلتفۆرمەکەیە تەکنۆلژی لێرنینگ پلتفۆرم TLP کە مەبەستی ئێمە لەم وێبسایتە بەردەستکردن یان فراهەمکردنی سەرچاوەیە بۆ ئەو کەسانەی کە تەلەبە بن یانۆکو فێرخواز بن یان حەزیان لەم بوارە بێت. زیاتر ئەو کەسانی کە تازە دێنەم بوارەوەکو خۆمان کە ئێمە ئەم کێشەمان توش بووە بۆیە حەزمان کرد چارەسەریکەین. طبعاً بە شێوەی فریە ئەم وێبسایتە و شتێکیانش بە شێوەی فری دابین کردووە. سەرەتا کەسەکە نازانێت چۆن سێرچی بۆ بکات، نازانێت چۆن بەدەستی بهێنێت یانەکو ئەگەریش سەرچاوە بەدەست بهێنێت بڕوا ناکەم سەرچاوەکانی دروست بن. بۆیە ئێمە هۆڵمان داوە سەرچاوە دروستەکان بە کاتێکی کەم بەردەست بکەین بۆ خەڵک یانەکو بۆ فێرخوازان. طبعاً وێبسایتەکە سەپۆرتی یان پلتفۆرمەکە سەپۆرتی سێ لانگوچەکەات، سەپۆرتی سێ زمانەکات، کوردی و عەرەبی و ئینگلیزی. ئەمە بە شێوەیەکی گشتی پلتفۆرمەکەیە ئەگە سێگەن لەمێ سێ زمانمان هەیە کوردی، ئەوش عەرەبی، ئەوش ئینگلیزی. ئەمە لەگەڵ ئینگلیزیەکە ڕۆین. ئەمە سەرەتا ئەمە ڕووکاری وێبسایتەکەیە کە دەیتێناوە وێڵکەمێکت پیشانەدا وڵێت ئەتوانین لەمێ هەموو شتێک بەکاربیێنی یان هەموو شتێک فێربی بە شێوەیەکی فری. سەرەتا وێبسایتەکەمان لە 6 بەش پێک هاتووە. بەشی کتێب بڵێ بەشی کتێب کە زۆربەی کتێبەکان لەوانەیە فری نەبن و ئەو کتێبانێک کە گرنگە ئەوانەمان داناوە بۆ زۆربەی بەشەکان و بوارەکان ساگە بڕۆین بە شێوەیەکی جوان هەموویمان ڕێکخستووە. کۆرسەکان یان کۆرس ئیتر کۆرسەکان بە هەموو زمانێکتەیەتی کوردی تێ، عەرەبی تێ، ئینگلیزی تایە. بەرنامە ئەو مەقسەدمان لەو بەرنامانەیە کە تۆ دانی تازە هایتەدەم بوارەوە پێویست بم بەرنامانە ئەبێت. بۆیە ئێمە لە شوێنێک هەموویمان بۆت کۆ کردوتەوە. وێبسایت ئەو وێبسایتانەی کە یارمەتیی تۆ ئەدەن بۆ فێربوونی تر ئەو بوارەکانی کۆمپیوتەر پرۆگرامی لانگوچەکان بێت، نێتوەرک بێت، تا شتێکی تر بێت. ساینتیفیک ریسێرچ بۆ کەسانێک کە حەزیان لەوەیە توێژینەوەیکی زانستی بخوێنەوە یانوەکو بۆ قوتابیانی قۆناغی چوار هەم زۆر سوپادی لەکەن. هەروەها سۆرس کۆدمانیش داناوە بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێت چی لە ڕێگەی سۆرس کۆدەکانەوە فێر بن یان بەکاری بهێننەوە یان هەر شتێکە خۆیان بیانەوێت. ئەگەر دقت بین لەم ناوڕاستەیە شتێکمان هەیە بەناوی TLP سێرچ. ئەمە مین سێرچێکمان دروست کردووە کە تۆ لە چۆنتی بەکارهێنانی ئەو بەشە دیارەیەکی کە ئەتەوێت سێرچی لێ بگەی بۆنە لە بەشی کتێبەکانە. بۆ نمونە کە شتێکە نووسی هەر پیدێکت نووسی یەکسەر شتێکت بۆ هێنێ بۆ نمونە بۆ شێوە سێرەکەی ئەمانەت بۆ هێناوە کە سەرەتاکان بە BER دەست پێکات و ئەتوانی ئیسفادەیان لێ بکەیت. بۆ شێوەیەسەکە کە کلیکی لەسەرەکەی ڕێکت بادە سەر ئەو بەشێکێک ئەو کتێبی تێ بۆ شێوە. جا لەم لە هەمە گۆڵەکانی ئێمە لەمێ نووسیمانە کە توانین بە شێوەیەکی فری ئەمە وێبسایتە بەکاربێنیت و ئاسانکردنی سەرچاوی زانستیە بۆ فێرخوازان. ئەمە فوتەرەکەیەتی کە لەلایەن ڕێگەوە دروستکراوە یان لەلایەن خۆمەوە. ئەمە بەشی هۆم بوو. ئەڕۆینە سەر بەشی بوکس یان کتێبەکان. ئەمە بەشی کتێبەکانە وەکوە بین کە ئەڕۆینە ئەمێ. ئەگەر ببینن ئێمە شتەکانمان زۆر بە شێوەیەکی جوان و سادە و ینی زۆر سادە ڕێکمان خستووە بۆ ئەوەی نەک هەموو کتێبەکان بێک جارەوە بخێنە شوێنێک و تۆ نەزانی مەسەلە چی بەچیە. نا ئەو کتێبانەی کە بۆ نمونە لەمێ دامانناوە Artificial Intelligence، زیرەکی دەستکرد، داتابیس، مڵتیمیدیا، ئۆپرێتینگ سیستم، کلاود کۆمپیوتینگ، ئەم پێنج بەشەی کتێبمان داناوە. جا ئەم پێنج بەشەی کتێب هەم بەشی تری لێبێتەوە. وەکۆ بینن ئەگەر شتێکی شتان دیقەدا بێ کاتێک ئێمە کلیکەکەین لەسەر بەشەکان پیجەکە ریفرێش نابێتەوە کە ئەمە سینگل پیج ئەپلیکیشنمان بەکارهێناوە لەمێ Vue.js-مان بەکارهێناوە بۆ ئەوەی ینی یوزەر بتوانێت بە شێوەیەکی احتیادی بە شێوەیەکی زۆر ئاسان کاتی لێ نەکوژێت
لە نێوان بەشەکانە هاتوچۆ بکە وەکۆ بینیتر بەشی زۆر لەبێتەوە سایبەرنێتێکس و دیپ لێرنینگ و ماشین لێرنینگ و نیۆڕڵ نێتوەرک و ئەمانە توان خۆتان هەر بەشێکتان بوێت ئسQ ئیتر هەر بەشێکتان بوێت لەمێ دەستانەکەوێت ئەتوان ئیسفادەی لێ بکەن دێنە سەر بەشی کۆرسەکان بەشی کۆرسەکان هەروەها چەندین شتی ترمانشەیە لەمێ پرۆگرامینگ لانگویجەکان نێتوەرک سکیوریتی مولتیمیدیا ئارتیفیکەڵ ئینتەلیجەنس داتابیس ئۆپرێتینگ سیستم ئەم بەشانەمان هەیە ئیتر بەشی پرۆگرامی لانگویجەکان زۆربەی پرۆگرامیە لانگویجە سەرەکیەکانمان داناوە کە تۆ چەندین کتێب هەیە یان چەندین کۆرسەیە کە بە زمانی کوردی زمانی عەربی زمانی ئینگلیزی ئەتوانی لەمێ بڕۆی سێریانکەی شتێکی ترم لەبیر نەچێت لە بەشی کتێبەکانە لە بەشی کتێبەکانە شتێکم لەبیر نەچێ نەچوینە سەر بەشی ئەوەی کە چۆن بتوانیت دەست بە کتێبەکان بکات ئەمە کتێبەکانە سەرەتا کلیک لەمەیەکە ئینفۆرمێشنێک دەداتی یاین تۆ ئەگەر نەتەوە یەکسەر کتێبەکە داونلۆدکەی توانی شتێک دەربارەی بخوێنیتەوە دوای ئەوە کلیک لە داونلۆد بۆ داونلۆد بوک بکەیت ڕێک داونلۆد دەبێ بێ ئەوەی بتوانێت سەر لینکێکی تر و نازانم چی ڕێک داونلۆد دەبێ بەو شێوە بەچوونە سەر بەشی کۆرسەکانی ساڕۆینە سەر بەشی بەرنمەکانەوە بین بەرنمەکانمان کردە چەند بەشێکەوە ئەو مایکرۆسۆفت و سکیوریتی و مولتیمیدیا و فۆتۆشۆپ ئەگە بڕۆینە سەر بەرنمەکانی فۆتۆشۆپ بۆ بینین ئەو بەرنامانەی کە زیاتر بۆ مەبەستی فۆتۆشۆپ و ئەوانە بەکاردێت ئێمە لە مێدامان ناو ئەتوان ئستفادەی لێ بکەن و کە کلیکی لەکەن زانیاری هەیە ئەگە کلیکی شیرە بکەن ئەتان با دەسەر چۆنی دابەزاندنی بەرنمەکە شتێکی ترمان هەیە لەمێ ساینتیفیک ریسێرچەکە ئەمە TLP ئینجینە پلتفۆرم سێرچ ئینجینە کە ڕەبتمان کردووە بە API سێرچگەیت و ساینەپ و ئەمانە ینی ئەو شتانی کە لە چەند وێبسایتێکی جیهانی شتەکانمان کۆ کردوێتەوە و کردومانە بە یەک سێرچ ئینجین کاتێک تۆ لەمێ سێرچ بە هەچی بکەی ئەو بۆ تێهێنێ بۆ شێوە ئەدباتە سەر ئیتر یەکو ویندۆیەکت بۆ کرێتەوە هەموو ئەو شتانت بۆ هێنێ لە چەند وێبسایتێکی جیهانی کە تایبەتن بە ئەم ساینتیفیک سێرچانە تۆ توانی هەر کامیان بوێت کلیکی لەسەر بکەیت و بەکاری بهێنی بەشێکی ترمانەیە سۆرس کۆدەکان سۆرس کۆدەکان بواری باشی تایە وێب دیڤلۆپمنت پرۆگرامینگ لانگوێج موبایل داتابیس هەروەها ئایش بۆ ناگەر لە بەشی وێب دیڤلۆپمنت دەبڕۆین لە بەشی باکئند وەکۆ بینن ئەمە چەندین پرۆجێکتە وەکو ئەم ناوەکانیان لەمێ نووسراوە کە ئەتوانن لینکی گێتهەپەکەمان داناوە کە ڕێکت با دەسەر گێتهەپەکە و لەوێ توانی بەکاری بێنی بەشێکی ترمان هەبوو بە ناوی وێبسایت ئەو وێبسایتانەی کە یارمەتی تۆ ئەدات بۆ فێربوونی ئەم بەشانە کە ئێمە دامانناوە بینن بەشی زۆرمان داناوە پرۆگرامینگ لانگویج سکیوریتی داتابیس ئۆپرێتینگ سیستم هەتاوەکو دوایی بۆ ناگەر کلیک لە جاوا بکەین ئەو وێبسایتانەمان داناوە کە مختصن بە فێربوون یان فێرکردنی جاوا ئیتر زمانەکەی ژمانی دیاری کردووە ئەمە دەربارەی ئێمەیە هەروەها شتێکی ترمان بیر نەچێت کە وێبسایتەکە ڕسپۆنسڤە بۆ مۆبایل بۆ تەلڤیزیۆن چزانم بۆ کۆمپیوتەر بۆ هەموو جۆرە سکرینێک ڕسپۆنسڤە ئەتوانن لە هەموو شوێنەکە بەکاری بهێنن و سوادی لێ بکەن ئێمە تەنها ئامانجمان سوادەی ئێوەیە و هیچ ئامانجێکی تری وامان نییە بۆ ئەو کەسانیشی کە یانەوێت بزانن بەچی دروستمان کردووە وێبسایتەکە چەند شتێکمان بەکارهێناوە HTML CSS JavaScript ئەمانە خۆتان زانن شتانێکی سەرەتاین بۆ دروستکردنی فرۆنت ئیندی وێبسایت هەروەها VJSمان بەکار هێناوەکو ئەبینن لەم شوێنەیە بۆ لە کاتی ئەنجامدانی ئاکشنە ئەگەر وەکو بینن لە کاتی ئەنجامدانی ئاکشنە ناهێڵێت پیجەکە ڕفرێش بێتەوە من ئەگەرسە کلیک لەم شوێنەیە VJSم بەکار نێناوە کاتێک کلیکی لێ ئەەکەمەکۆ بین پیجەکە ڕفرێشە بێتەوە بەڵام لەم بەشی لاوەکی کاتێک تۆ بەشەکان هەڵبژێری VJSم بەکارهێناوە کاتێک کلیکەکەیت بە هیچ شێوەیەک ڕفرێش نابێتەوە لەکۆ بینن هەروەها ئەگزیۆزمان بەکارهێناوە بۆ ڕەبتکردنی VJSەکە بە داتابیسەوە ئەمە لە بەشی فڕۆنتیندا بوتستراپمانیش بەکارهێناوە ئەوشم لەبیر نەچێ بۆ ئەوەی پیجەکە یانۆکو وێبسایتەکە ریسپۆنسیڤ بێ ئەمە لە بەشی فڕۆنتیندا لە بەشی باکیندا PHP و MySQLمان بەکارهێناوە ئەمش لە بەشی باکیندا ئەوانەمان بەکارهێناوە لە ڕاستی وێبسایتەکە ئێمە کە دروستمان کرد هینی هەبوو لۆگین پیجی هەبوو لەگەڵ ڕجستەرە
ئەوش بە ئەلگۆریسم بە چەندین ئەلگۆریسمی بە قوتی سکوریتی دامانابوو و زۆر بە قوت بوو بەڵام ئێمە هەستمان کرد جارێک ئەوە پێویست نییە بۆ ئێلام داوە حالیان انشاءله ئەگەر سبەی نادوو سبەی شتێکی تر هەنێک فکرە هەیە لە مێشکمە ئەگەر زیادی کەم بۆ وێبسایتەکە و کاتەوەشی بۆ هێنم بۆ نەفکرەیەک هەیە لە مێشکمەکە کمیونیتی چاتێک دروستکەین کە ئەو کەسانەی کە دێنە ناو وێبسایتە بتوانن زانیاری ئاڵگۆڕکەنەوە لەگەڵ یەکتری ئەو کاتە پێویست بە لۆگینە بێت چەندین ئەلگۆریسمی زۆر بە قوتی سکیوریتیمان لەوێ داناوە ئەگەر ئینشاڵە گەیشتینە ئەو ڕۆژە باسی ئەوەی شەکەین لینکی وێبسایتەکەتان بۆ دانێم لینکی فەیسبوکەکانی پیج و پێزگی خۆمیشتان بۆ دانێم لە دیسکریپشنی ڤیدۆگەیە شتێکی تر نەما خواتان لەگەڵ تاواکو و ڤیدۆیەکی دیکە